ڕۆژی پێنجشەمە ڕێکخراوێک بە ناوی ئاسوودا دێتە ئەم ئامادەیە، دوای ئەوەی ئیزن وەردەکرێت لە بەڕێوەبەری قوتابخانەکە بۆ ئەوەی کە سیمینارێک لەبارەی خراپ بەکارهێنانی مۆبایلەوە پێشکەش بکەن. دواتر لە سیمینارەکەدا شتی نامۆ و زاراوەی گوماناویان پێشکەش بە خوێندکارەکان کردووە. وەک بەڕێوەبەری ئامادەیەکە دەڵێت، ڕێکخراوەکە هاتوون پێیان وتووە سیمینارێک لەسەر خراپ بەکارهێنانی مۆبایل دەکەن بە ناوی ڕێکخراوی ئاسوودەوە. پاشان لە سیمینارەکە زاراوەی نامە و بابەتی لاوەکی دوور لە تەوەرەکەیان بۆ خوێندکارەکانیان باس کردووە. دواتریش لە ڕێگەی ڕەنگەوە ئاڵای هاوڕەگەزبازی نیشانی خوێندکارەکان دراوە. مامۆستایەکی ئامادەیەکەش باز لە ڕووداوەکە دەکات کە چۆن ئەو ڕێکخراوەکەیان لە خوێندنگەکە کردووەتە دەرەوە. بە هیچ جۆرێش قوتابخانە شوێنی پەروەردەیە، شوێنی زانستە، شوێنی پێگەیاندنی تاکی ڕۆشنبیرە، تاکێکە وریا بێ، تاکێکە سوودی بەم کۆمەلگایە هەبێ. خوێنگە شوێنی ئەو شتانە نییە، شەقامی شوێنی ئەو شتانە نییە. هەر ئەو شەقابەی کە ئێستا بازاڕە من و تۆیات شوێنی ئەوە نییە کە تۆ ئەمانێتیات بڵاوکەیتەوە بەسەر کۆمەلگا. بەچی یاسا و بەچ قانونێک تۆ نیشانەی هاوڕەگەزبازی و لۆگۆکانی هاوڕەگەزبازی بۆ نمونە ڕەنگەکان ئەهێنتە خوێندنگە کە هیچ مەبەست و مەرامێک ئەگە مەبەست و مەرامت نەبێتەوە بۆچی ئەهێنتە خوێندنگە؟ چ پەیوەندی هەیە بێ کە من پرسیاریشی لێکەم لەم ڕەنگانە بۆ نازانە جوان باتەوە. پرسیارم لێ کردو وتمە تۆ باسی کێشەی مۆبایل ئەەکەی، ئەم ڕەنگە بۆ یعنی ئێمە گەر ڕەنگەکانیان نهێناوە ئەم لۆگۆیانە نهێنایەتە ناو خوێندنگەکەمانەوە بەدڵنیایە و با کێشەی مۆبایلی بۆ خوێندکارانە باز بکردایە. هیچێکا وەکو هەموو ڕێکخراوەکان پێشوازیمان لێ کردن و بەدڵێکی فراوانەوە بەخێر بێن سەر چاو خواحافیزتان بێ. بەڵام کاتێک کە تۆ ئێی مەرامێکی تر لە پشت ئەمەوە هەیە ناتوانانی جواب بیتەوە ئەم لۆگۆیانە ئەم ڕەنگانە ئەینتە خوێندنگە بەدڵنیاییەوە منیش هەڵوێستمە بێ دەربارەوە ڕێ نادەم کە پێشکەشیکە چونکە مافێنی ئەوە کە پێشکەشی. خوێندکارەکان کە بەشداری سیمینارەکەیان کردبوو باس لە شێوازی وتنەوەی سیمینارەکە دەکەن. هەموو ئەو بەڵگەنامانەی پەیام دەستی کەوتبوو لەلایەن خوێندکارەکانەوە پشت ڕاست کرایەوە. پاشان جێگری بەڕێوەبەری ئامادەیەکە ڕێگر بوو خوێندکارەکان قسە بۆ پەیام بکەن. لە ماوەی ڕابردوودا پەیام چەند جارێک بە دواداچوونی بۆ پرسی جەندەری کردووە کە لەلایەن ڕێکخراوەکانە و بە مۆڵەتی بەڕێوەبەرایەتی پەروەردە دەچنە قوتابخانەکان. بۆ مەبەستە داواکاری گشتی هەڵەبجە هاتووەتە سەرخەت و داوای پێداچوونەوەی کاری ڕێکخراوەکان دەکات. بەپێی وتەی یاساناسان بانگەشەکردن بۆ ئەو ڕێگەزبازی دژی کەلتور و ئادابی کوردە و دەچێتە چوارچێوەی تاوانەوە. پێویستە هەرچی زووە ڕێو شوێنی پێویست بۆ ڕاگرتنی چالاکی ئەو جۆرە ڕێکخراوانە بگیرێتە بەر. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحی خورماڵ.